ئەم کاتتان باش. لە کۆنفرانسێک ڕۆژنامەنووسیدا لە هەولێر ئەنجامی تاقیکردنەوەکانی پۆلی نۆی بنەڕەتی ڕاگەیەندرا و لە کۆی 1970,898 خوێندکاری بەشداربووی تاقیکردنەوەکان لەسەر ئاستی هەرێمی کوردستان 68,974 خوێندکار دەرچوون کە دەکاتە لە 57 بەشداربووانی تاقیکردنەوەکان. هەر لە کۆنفرانسەکەدا ژماری بەشداربووان و ڕێژەی دەرچوون لە تاقیکردنەوەکان لە هەر سێ پارێزگاکە هەرێمی کوردستان ڕاگەیەندرا. سەرچاوەیەکی پۆلیسی عێراق ڕایگەیاند ئەمڕۆ بۆمبێکی چێندراو لە نزیک سەمونخانەیەک لە باشووری شاری بەغدا تەقیەوە و بەهۆیەوە ژمارەیەک هاوڵاتی بوونە قوربانی. سەرچاوەکە کە نەیویستووە ناوی ئاشکرا بکرێت ئاماژەی بۆشدا بۆمبەکە لە قەزای مەحمودیە تەقیوەتەوە و تا ئێستا ژماری قوربانەکان ئاشکرا نەبووە. وتیشی هێزێکی تیبی حەفدەی سوپای عێراق گەماروی شوێنی ڕووداوەکەی داوە و بریندارەکانیش بۆ نەخۆشخانەیەکی نزیک لە شوێنی ڕووداوەکە گواستوەتەوە. سەرچاوەیەک لە پۆلیسی پارێزگای سەلاحەدین ڕایگەیاند ئەمڕۆ بۆمبێکی چێندراو بە کاروانی ئۆتۆمبیلەکانی پارێزگاری سەلاحەدیندا تەقیەوە و بەهۆیەوە دوو لە پاسەوانەکانی بریندار بوون. سەرچاوەکە ڕوونی کردەوە بۆمبە چێندراوەکە لە تەنی شەقامێک لە باکووری تکریت دانرابوو. وتیشی ئەحمەد عەبدوڵڵە جبوری هیچ زیانێکی بەر نەکەوتووە، بەڵام دوو پاسەوانی تایبەتی بریندار بوون و ئۆتۆمبیلێکی کاروانەکەش زیانی مادی زۆری بەرکەوتووە. سەرچاوەیەک لە وەزارەتی نەوتی عێراق ڕایگەیاند داهاتی و بەرهێنانی غازی سروشتی لە کێڵگەنەوتەکانی باشوور لە ماوەی 20 ساڵی داهاتوودا دەگاتە زیاتر لە 500 ملیار دۆلار. جەختی کرد 40 بۆ لە 145 ئەو غازەی لە دەرهێنانی نەودا دەردەچێت بە فیڕۆ دەچێت. سەرچاوەکە کە نەیویستووە ناوی ئاشکرا بکرێت ئاماژەی بۆشدا سوتاندنی 1000 پێسێجا غازی سروشتی لە ڕۆژێکدا لە دەستدانی نزیکەی 3.7 ملیار دۆلارە لە ساڵێکدا. وتیشی پێشبینەکان ئاشکرای دەکەن کە لە ساڵی 2035دا ئاستی بەرەمێنانی غازی سروشتی بۆ نزیکەی 115 ملیار مەتر سێجا بەرز دەبێتەوە. سەرچاوەیەکی پۆلیسی پارێزگای کەرکووک ڕایگەیاند ئەمڕۆ ئەندامێکی ئەنجومەنی ناوچەی ناحەی ڕەشاد لە باشووری کەرکووک لە هێرشێکی چەکداریدا بریندار بوو. سەرچاوەکە بە سۆمرە نیوزی ڕاگەیاند لە کاتێکدا عەلی حسێن ئەحمەد بە ئۆتۆمبیلەکەی لە ناوچەی گۆڕەپانی ئاهەنگەکان لە باشووری تکری تێپەڕ بوو، ژمارەیەک چەکدار دەستڕێژی گولەیان لێ کردووە و برینداریان کردووە. وتیشی بریندارەکە بۆ نەخۆشخانەیەکی نزیک لە شوێنی ڕووداوەکە گواستراوەتەوە. لەگەڵ بەردەوامبوونی شەڕ و پێکدادانی سەربازی لە نێوان هەردوو سوپای حکوومەت و ئازادی سووریا و چڕبوونەوەی هێزە چەکدارەکانی هەردوولا لە دەوروبەری شارە گەورەکانی ئەو وڵاتە و پاشتن ڕۆژێک لە شەڕ و پێکدادان هێزە چەکدارەکانی ڕژێمی ئەسەد بە هاوکاری چەکدارانی حەزبوڵای لوبنان توانیان دەست بەسەر شاری تەلکەلخ لە حەمزدا بگرن. دوابەدوای ئەنجامدانی گفتوگۆیەکی تەلەڤیزیۆنی داخراو لە نێوان حامد کارەزای سەرۆکی ئەفغانستان و باراک ئۆباما سەرۆکی ئەمریکا کۆشکی سپی سەرۆکاتی ئەو وڵاتە لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند هەردوو وڵاتی ئەمریکا و ئەفغانستان هێشتا لە پشتگیریکردنی ئەنجامدانی دیالۆگ لەگەڵ بزوتنەوەی تالیباندان. لە درێژەی بەیاننامەکەدا جەخت لەسەر سووربوونی هەردوو سەرۆکرایەوە لە گرنگی بەرەو پێشبردننی پرۆسەی ئاشتی و ئاشبوونەوەی نێوان حکوومەتی ئەفغانستان و بزوتنەوەی تالیباندا و کۆتایی هێنان بە توندوتیژی و جێگەیکردنی شاتیەکی هەمیشەیی لە وڵاتە و ناوچەکەدا. بە تۆمەتی کوشتنی منداڵێک دوای فەڕاندنی دادگای تاوانەکانی ڕسافەی بەغدا سزای لە سێدارەدانی بەسەر 4 کەسدا سەپاند بە پێی مادەی 4 یاسای تیرۆر. ئەنجومەنی باڵای دادوەری عێراق لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند ئەو 4 تۆمەتبارە گروپێکیان هەبووە پێکەوە و منداڵێکی تەمەن 11 ساڵیان فڕاندووە لە ناوچەی شعبی بەغدا. دوای ئەوەش 7 ملیۆن و نیو دیناریان لە کەسوکاری منداڵەکە وەرگرتووە، بەڵام منداڵەکەیان کوشتووە. شاد و بەختەوەر بن.